بەڵێ ئەتوانین بڵێ کە دانوستان هەیە لە نێوان ئەو هێزانە پەیوەندی ناڕاستەوخۆ هەبووە لەلایەنی ئەمریکیەوە کە دەڵێت ئەتوانین گرێبەستێکی نوێی ڕێکەوتنێکی نوێی نەوەوی دابنین بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیانەوێت کە بە تەواوەتی فەرزی ئەمری خۆیان بکەن بەسەر ئێرانە و تاوەکو ئەوان بە تەواوەتی دەستبەرداری بەرنامە ئەتۆمبیەکەیان بن تاوەکو مەترسی نەمێنێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم بڕیارانە هەمووی لە میانەی ئەو ڕێکەوتنەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەوێت پێشکەشی بکات. ئەمە هەنگاوێکی گرنگە لەم کاتەیە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت کە ئێران ئەو یۆرانیۆمە پیتێنراوەی کە هەیەی بینێرێتە دەرەوەی وڵاتەکەی. ئەمە لە ڕێککەوتنەکە ئاماژەی پێکراوە و هێشتا بابەتەکان ئاڵۆزن. کۆتایی هێنان بم ململانەیە دەتوانین بڵێن کە دیبلۆماسیەت کرێت زۆر هاوکار بێت بەڵام کێشەکە ئەوەیە ئایا ئێران گوێ لەم فشارانە ئەگرێت لەلایەن دەوڵەتانی ئەوروپا و ئەمریکاوە؟ پێتان وایە لە ئێستا ئیسرائیل فشارێکی زۆری سەربازی لە ئێران کردبێت تاکو بتوانێت ئێران قەناعەت پێ بکات بە پێشنیارەکانی ئەمریکا و ئیسرائیل رازی بێ؟ بەڵێ هەستەکەم کە تەنها لەلایەن ئیسرائیلەوە نییە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوەیە و ئەتوانی بڵێ ئەم فشارە هەنگاو بە هەنگاو زیادی کردووە. نەماوەی ئەم 6 ڕۆژەیە باسی ئەوە ئەکرێت کۆمەلگەی ئێرانی باسی ئەوە ئەکرێت کە کۆدەنگی هەیە لە ناو وڵاتەکە و کۆبوونەوە هەیە کراوە لە ناو ئەنجومەنی ئاسایشی وڵاتەکە. پێشتریش لێدوانیان ناوە کە 2 جار بۆ منە ڤیتۆیان بەکار هێناوە بۆ ئیسرائیلەکان کە چیکە نەیانەوێت ڕابەری باڵا بە ئامانج بگرن و ئەم کردەوەی بە تەواوەتی ڕەت ئەکەنەوە لەلایەن شتێکی ڕەتکراوەیە لەلایەن ئەمریکاوە کە شتێکی وا بکەن لەبەرەوەی ئەمە کێشەی لێ دروستە بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. باشە دەبینین بە بەردەوامی ئیسرائیل هەم ئێرش هەمژی گەفان لە ئیرانێ دەکە پشتی وان 2 ئێرشن بە تایبەتیان 2 بشەف لەسەر ئیسرائیلێ بەبوو چووناتە ئیسرائیل وێ چاوا بەرسبابان ئێرشان بدە داهاتی داد بە و هەفتەیە داهاتی شەڕێکی گرانتر دێبە. بە پێشبینی من هەستەکەم کە چەند تاوەکو ئێستا ئەوەی کە ئیسرائیل دەوێت بیکات بە ئامانج ئەو شتانەیە کە پەیوەندی هەیە بە ئەتۆمەوە بەڵام لە هەمان کاتە ئەوێت پێگەی ڕابەرەکە لاواز بکات لە هەمان کاتە شوێنی پاسدارانی کردوتە ئامانج و هەروەها فەرماندەکانی کردوتە ئامانج لە ناوخۆی ئێرانە و ئەو پێگە سیاسیانەی کە ئەوێت بیکەنە ئامانج ئەمانە کە ئەتوانی بڵێ ڕەمزیەتێکی گەورەیان هەیە بۆ وڵاتی ئێران. ئەم سەرکردانە ئیسرائیل دەیەوێت ڕاستەوخۆ یەک بەیەکیان بدات و هێرش بکاتە سەریان و ئەگەر شتەکان بەردەوام بێت لەوانەیە ئیسرائیل هێرش بکاتە سەر ژێرخانەکان هێڵە ئاسنینەکان وێزگەی کارەباکان پردەکان نەخۆشخانەکان و پێشبینی ناکەم کە ئیسرائیل وا بە زووی کۆتایی بێنە بە هێرشەکان. باشە پرسا من لەوێ دەرێ ئەوە ئەگەر بێت و ئەمریکا بەشداریە دەبی شەڕێ بەینە ئیسرائیل لێ و ئیرانێدا نەکەوی دەمی ئیسرائیل دکارە شیان هەنە بەرداوامیە بدەتە وی شەڕی. قورسە ئەتوانم بڵێم کە شتێکی سەختە بۆ ئیسرائیل کە بەردەوام بێت و ئەو ئامانجانەی بەدەست بێنێت ئەگەر بەپێی ئەو بەپێی توانەکانی ئیسرائیل باوەڕ ناکەم کە بتوانێت بگا بە ئامانجەکانی بە تایبەتی وێزگەی ئەتۆمی فۆردۆ بەڵام
لایەنی ئەمریکی دەتوانن کە هێرش بکەن لەبەرەوەی هەنێک فڕۆکە و هەنێک بۆمبیان هەیە بە دیاریکراوی ئەتوانن بێن لە وێزگەی ئەتۆمی ژێرزەوی لەبەر ئەوە ئەم شتانە هەمووی لە لای ئەمریکا هەیە لەبەرەوە ئەتوانی بڵێ ئەمریکا ئەتوانێت هاوکارێکی باش بێت بۆ ئیسرائیل و زیانێکی زۆر بگەێنێت بە ئێران وێنەکانی دکتۆر بەباشی نەگەنە لەگەڵی باش ئەگەر هەر کات وێنەکانی یاسایی بۆ بێگومان بەردەوامی لە شرۆڤەکانی کە لەسەر دۆخی ئێران و ئیسرائیل کردی باسی لەوە کرد کە پێناچێت بە ئاسانی پێشنیارەکانی ئەمریکا قبول بکرێت و هەروەها پێچ وەڵامی ئیسرائیلی شتونتر بێ زیاتر ژێرخانی ئێران ئەگەر ئەمریکاژی بیلال بەشداریەت نابابی شەڕی نەکەوی دەمی ئیسرائیل شیانێ نوێ چەندێنینن بەرامبەری ئیرانێ بەردەوامی چونکە ئیسرائیل بە خۆشی دەنابا مێژویاوێدا گەلک حەجێ شەڕێن دوم درێژ ناکە حەز دەکە دەمەکێ کووردا شەڕ دکتۆر پەیوەندیەکەمان دروست بۆ تۆ لەگەڵتووە باست لەوا کرد کە ئەگەری هەیە ژێرخانی ئابووری ئێران لەلایەن ئیسرائیلەوە بکرێتە ئامانج ڕۆڵی وڵاتانی عەرەبی وڵاتانی کەنداوی عەرەبی لە هێورکردنەوەی دۆخەکەیە تا ئێستا لە چ ئاستێکە؟ ئەگەر بەدڵنیاییەوە دەوڵەتەکان هەوڵ ئەدەن وەکو شانشینی سعودی ئیمارات قەتەر دایانەوێت هاوکار بن لە هێورکردنەوەی دۆخەکە لەبەرەوەی ئەکرێت ئەمە بێتە هۆی کێشەیەکی کارەساتێکی ژینگەیی زۆر گەورە لەبەرەوەی بە هەمان شێوەش عێراق زیاد لە 1000 کیلۆمەتر سنووری هەیە لەگەڵ ئێران لەبەرەوە ئەو زیانانەی کە ئەگەری هەیە لە ملکە ئەتۆمیەکانەوە بێت بۆ هەرێمی کوردستان بێت بۆ عێراق زۆر گەورەیە ئەگەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بیاوێت کە بدات لە وێزگە ئەتۆمیەکان ئەتوانن بگەنە ڕێکەوتنێکی دیبلۆماسیەت لە هەمان کاتە ئیسرائیل دەیەوێت فشاری زیاتر بکات تاوەکو ئەم ڕژێمە بە تەواوەتی بوەستێنێت و ئامانجەکانیان بوەستێنێت چی کە نەتوانن هەژمونیان هەبێت لە ناوچەکەیە لەبەرەوە دەیەوێت کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەو پەڕیتوانەکانیەوە فشار بخاتە سەر ئەم ڕژێمە تاوەکو چی کە نەتوانن هیچ کەسێکی کە یا هیچ وڵاتێکی کە لە ناوچەکە بتوانێت مەترسیەک دروستکا بۆ سەر ئیسرائیل و هەموو ئەمانەش ینی هاوکارە بێت بۆ قۆناغی داهاتووی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشە تا بەحسی هەژمونێ کرد ئایا پشتی شەڕێ لە لوبنانێ پشتی ئەف گۆڕینە لە سووریە و نەمانە دەسەڵاتە بەرێ یا ڕژێمە بەحسا سووریە و پشتی شەڕێ لە یەمەنێ ئایا هەژمونە ئیرانی لە دەبەرێ بتەمامەتی کێم بوویە وەکو خۆ نەمایە کواف هەژمونە بەریانەها ئیرانی هەیە ئیرانجی دکارە بەرداوامیە بداتە شەڕی پشتی و هەژموناوەی کێم بوویە لێ دەبەری و تایبەتژی لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئیسرائیل لەگەڵ ئەو هێرشەی کە لە 7 ئۆکتۆبەر و دەستی پێکردووە ئەتوانین بڵێ دەستی کرد بە هێرشکردن دەستی کرد بە غەزە دواتر بۆ باشووری لبنان دواتر بۆ سووریا دواتر بۆ یەمەن ئێستا بە شێوەی ڕاستەوخۆ لەناو قوڵایی ئێرانە شەڕ دەکات استراتیژی ئیسرائیل بە شێوەیەکی گشتی استراتیژەکان ئەوە بوو کە ئەم ڕژێمە لێرەدا لاواز بکات و دواتر ڕژێمەکە خۆی بکاتە ئامانج لەبەرەوەی کە چی دیکە بۆ نمونە ئەو میلیشیانەی کە هەبوون بۆ نمونە لە یەمەن یاخود لە عێراق لەوانەیە نەتوانن زۆر جوڵە بکەن تەنها لە حاڵەتێکانە بێت کە مەترسی بوون هەبێت مەترسی لە ناوچوونی تەواو هەبێت بۆ دەوڵەتی ئێران ئەمەش بۆ ئەوەی ینی هەر کاتێکە ویسیان بیان جوڵێنن تاوەکو بتوانن بجەنگن لەگەڵ ئیسرائیل یاخود لەگەڵ بەرژەوەندەکانی وڵاتانی ڕۆژاوە لە مەنتیقەکە سووریا لە دەرەوەی ئەم هاوکێشەیە چیکە لە ناو هاوکێشەکەیان نەماوە بەڵام ئەوەی کەماوە لە عێراق یاخود لە لبنان ئەکرێت لە ڕێگەی وتارێکەوە هان بدرێن کە هێرش بکرێت لەسەر بەرژەوەندەکانی ئیسرائیل و ویلایەتە یەکگرتووەکان ئیسرائیل بە تەواوەتی ئەم ڕژێمە لەناوبەرە
زۆر باشە سەبارەت بە فشارەکانی ئێران ئایا ئێران جگە لە بەکارهێنانی هێرشی موشکی هیچ فشارێکی تری سیاسی و ئەمنی لەبەردەستا ماوە دروستی بکە لەسەر ئیسرائیل و ئەمریکا و هاوپەیمانەکانی؟ بەدڵنیاییەوە ئەتوانم بڵێم کە موشکی بالیستیان هەیە موشکی دەنگبڕیان هەیە و ئەتوانی بڵێ بە شێوەیەکی گشتی موشکێکی زۆر زۆر زیاد لە پێویستیان هەیە و بەهێزیان هەیە کە توانیوێتی لە ناوجەرگەی ئیسرائیل بدات. ئیسرائیل بە شێوەیەکی گشتی دەستی گرتۆ بەسەر ئاسمانی تاران و ئێراندا. ئیسرائیل ئەتوانی بڵێ لە ئێستا دەستپێشخەری تەواوی هەیە لە ڕووی ئاسمانیەوە ئێران بەرپەرچایەتەوە بە موشەکە بالیستیەکان بەڵام ئێمە دڵنیانین کە ئایا ئەم شتە لەلایەن ئێرانەوە بوونی هەیە یاننا ئەویش ئەتوانی بڵێ بابەتی سەرگرتنی بۆمبی ئەتۆمیە کە تاوەکو ئێستا نازانین ئێران خاوەنی ئەمەیە یاننا ئەگەر ئێران هەش بە مەترسی ڕاستەوخۆ بکات ئەگەر هەیە پەنابەرێت بۆ ئەمە بەڵام ئەمە دووپات نەکراوەتەوە. ئەگەری ئەوە هەیە کە ئێران خاوەنی ئەمەیە بگاتە ئەو ئاستەی کە ئەگەر بۆمبی ئەتۆمی هەبێت و بەکاری بێنێت ئایا پیتاندنی یۆرانیۆمان گەشتۆتە ئەو ئاستە؟ ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیارەیەت بەشدار بێت لەم جەنگەیە؟ ئەگەر بەشدار بێت ئەوە ئێران شێوەیەکی استراتیژی کە بەکاردەهێنێت. زۆر باش ئەتوانێت بەڕاگەیاندنی جەنگێکی پەیوەندیان نێودەوڵەتەکان سوپاس کە لەگەڵمانە بوو شۆڤێکی زۆر باشی بۆ باردۆخەکە کێستە لە نێوان ئیسرائیل و ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست